تۆمەتەی کە ئەمانی پێ تاوانبار کراوە تەنها ئەوە بۆ گروپی چاتیان هەبووە ڕەخنیان لە حکوومەت گرتووە داوای هەڵگرتنی پاشەکەوتی موچەیان کردووە تەنانەت یعنی لە یەکێک لە تۆمەتەکان داوایان کردووە کە ئیشی هیزری لەسەر خەڵکی بادینان بکەن و ینی ئیش لەسەر فقلکەن بۆی خەڵک هۆشیار بێتەوە خەڵک ئازا بێ لەبەرەوە تۆمەتەکان هەمووی بێ بنەمان و ئەمانە تەنها چالاکوان بوون زانیاریان گۆڕیوەتەوە لەسەر پاشەکەوتی موچە دۆخی خراپی فەرمانبەران موچە خۆرانی هەرێم بۆیە هیچ بەڵگەیەک لە دژیان نەبوو خۆشبەختانە ئەماناڵن ویستیانە ئارامی هەرێم تێک بدەن بێ ئەوەی یەک چەچێک یەک تەقینەوەیکیان پێگیرا بێ وەش خۆشبەختانە هەموو شایدەکانی بەرگری لە ساڵحی تۆمەتبارانی بە ناحەقڕاگیرا و شایەتیاندا بۆیە ئومێد دەکەین لە جەلسەکانی داهاتووە کە ئەمانە ئازاد بکرێن لەبەرەوە هیچ بەڵگەیەک نییە وەمانەوەشیان بۆ ماوەی ساڵێک ئەو پەڕی ناحەقیە چونکە هیچ بەڵگەیەک لەسەرمان نیە یعنی ئەوەی جێگەی من سەرنج بوو بەڕاستی ورەی بەرزی تۆمەتبارەکان بوو متمانە بەخۆبوونی ئەوان بوو بەڕاستی شایەدەکانیش لە قیمەی ورە و متمانە بەخۆبوو نابوون و ئەو خەڵکە قارەمانش کە هەمووی هۆڵی مەحکەمەیان بە ئازادی تەنی بوو لە ڕاستی ئەمەش نیشانەی ئەوەیە کە دەنجی ئازادی لە بادینان و لە هەموو کوردستان زیادی کردووە نەکەمی کردبێ لە ڕاستە.